بۆیە لەسەر ئەم بابەتە میوانێکم هەیە گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم بزان هۆکارەکان چین بەگشتی. سەلاحەدین بابەکر کارگێڕی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان میوانمە. کاک سەلاحەدین بەخێر بیت. باشە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ ڕێک نەکەوتن بۆ یەک لیستی؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە هەوڵێکی زۆرماندا وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان و زۆریش حەزمانە کرد و جددیش بوون لەوەی کە لستێکی فراوان بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن و شەقامی ناڕازی دروست بکەین، بەڵام دوای چەند گفتوگۆ و چەند دانیشتنی یەک لە دوای یەک سەرنجام نەتواندرا ئەم لستە پێک بهێنێ بەداخەوە. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی دەتوانین هێندیشان بڵین کە دوای لە سەرەتاوە هەموو ئەو لایەنەی کە دەستمان کرد بە گفتوگۆ لە ڕووی مەبدەئەوە پێمان باش بوو کە ئەم لستە پێک بهێندرێت وەکو هێڵی سێهەم تەوەرەی سێهەم پێشکەش بە دەنگ دەربکرێت لە هەرێمی کوردستاندا وەکو هیوایە زۆرترین خەڵک بێت دەنگ بدات و ئەوە ببێتە کێبەرکەیەکی جددی لەگەڵ لستەکانی تری پارتی وێشێتی. بەڵام کە چووینە تەفسیل و وردەکاری لەسەر هێندێک پۆست و هێندێک چێ سەرۆکی قەوارە بێ، چێ سەرۆکی بازنەکانی هەولێر سلێمانی کەرکووک، چێ وتەبێژ بێ، چێ ژمارە یەک بێ، چێ ژمارە دوو بێ، هەموو ئەو تەفسیلە خلافی لەسەر دروست کرد. بەڵێ بوو بە جێگای ناکۆچی و سەرنجام وای کرد کە لستەکە دروست نەبێت. بەداخەوە هۆکارە سەرچەکە چێ بوو؟ چونکە دەڵێن ئیسلامیەکان لایەن ئیسلامیەکان بگورە دەیانووی سەرۆکی ئەو لیستە هی ئەوان بێ. لە ڕاستیدا ئێمە ڕاستەوە حەسانەکە سەرۆکی لیست لای با بڵێن یان کۆمەڵیان یەکگرتوو یان ئەوانە بێت. ئێستا بۆ بەڕێستی باسەکەم. باش. ئێمە بڕیاری سەرکردایەتی و مەکتەبی سیاسیمان هەبوو کە لەگەڵ ئەوە بووین ئەم لستە پێک بێت و لەسەر ئاستێکی باڵا لیژنەمان پێکێنا کەسی ئەندامی مەکتەبی سیاسی و بە سەرپەرشتی یاریدەدەری ئەمینداری گشتی ئەمە وەکو بەڵگەیە کە ئێمە جددین لەم مۆزوعە. باش. بەڵام سەرۆک لای ئێوە نەبا ئاسایی بوو؟ دەکرا لای ئێمە نەبێت. بەڵێ هەتا یەکگرتووە ئاسایی بوو؟ ئەکرا مرونەی تێدا بنوێنین. ئێمە جارێ لەسەر ئەوەش ناکۆچیمان هەبوو پێوەرەکانی دابشکردنی سەرۆکی قەوارە و سەرۆکی دەستەکان و ڕیزبەندی پاڵێوراوەکان بە گوێرەی چەند پێوەرێ بێ. ئێمە خۆمان وەکو یەکگرتوو لەگەڵ ئەوە بووین کە یەکێ لە پێوەرە سەرچیەکان ژمارەی کورسی و دەنگەکانی هەڵبژاردننی ڕابردوو بێ کە ئەمە پێمان وایە شتێکی ئاساییە. لەو بوارەدا ئێمەی نوێ خۆی لە هەمویان گەورەتر بووە خۆی بە گوێرەی کورسیەکە ژمارەی کورسی ئەتۆ ئەبێ اعتیباری بۆ بکەیت. مەسەلەن لەو گفتوگۆیانە نەوەی نوێ ژمارەی کورسیەکانی لە بەغا زۆرترە لە یەکگرتوو دوای نوێ دێ ئەنجا لایەنەکانی تر دێ و هێندێ لایەن ئەسڵەن ئەندام پەرلەمانیان ئێستا نییە لە بەغا بەڵام لە هەرێمی کوردستان هەیەی هەڵوێستا ئەوانەی بەبێ ناوبردن دیارن ئەوانەی کە تێدا بەشدارن. ئێمە وسمان ئەمە بکەینە پێوەەر یەکێ لە پێوەرەکان بێ نەک پێوەرێکی یەکلاکەرەوە بێ بەڵام دەکرێت پێوەرێک بێ ڕێزی لێبگیرێت و لەسەر ئەو بنەمایە پۆستەکان دابش بکرێت. ئێمە حەزمانە کە سەرۆکی قەوارەکە بۆ ئێمە بێت، بەڵام پێمان وتن لە گفتوگۆکان ئێمە لە هەر شتێک کە بە گوێرەی ئیستحقاقی هەڵبژاردن بەر یەکگرتووی ئیستحقاقی هەڵبژاردننی پێشوو بەر یەکگرتوو ئەکەوێت ئێمە ئامادەی مرونەی تێدا بنوێنین گفتوگۆی لەسەر بکەین لە پێناوی سەرگرتنی لیستەکە. بۆیە باشە چێنی ئاڵای گۆڕانکاری ڕووی نادا لەم هەڵبژاردنێ لەوانەیە ئەو جارە یەکگرتوو ئەکرێت وانە بووە ئەکرێت پێوەریشترتان دانا ئەکرێت. ئێمە هاتووتە ئەوشمان قبول بوو کە ئەکرێت ئەم هەڵبژاردنە و هەڵبژاردنەکانی پێشوو لە پێشچاو بگیرێن چونکە ئاساییە هێزێک ئەم جارە کورسی زۆرە جارانی پێشوو کەمتر بوو یان بە پێچەوانەوە. ئێمە هەموو ئەوانەمان قبول بوو مرونەمان بوو هەموو ئەوانە نوان لە پێناوی ئەوەی کە لستەکە سەر بگرێت بەڵام بەداخەوە سەری نەگەتوانی بەڕوونی پێم بڵێ چێ هۆکاری سەر نەکەوتنەکە بوو؟ من ئەتوانم بە ڕاشکایی بە بەڕێستان بڵێم کە یەکگرتووی ئیسلامی کوردستان حاضر بووین بە تەکید ئێمە نەبووین بەڵام نامەوێ بڵێم چێ کۆمەڵش جارەکەیت کە میوانی من بۆ کۆمەڵش دەیگو ئێمە نەبووین ئەوش دەیگوت باوەڕکە ئێمەش بڕوونەتمان تێدا بوو بۆ هەموو شتێک ئەڵێ حەزمانە کرد سەرۆکی با بڵێن لیستەکە هی لایەنە ئیسلامیەکان وایە ئەی چێتێکیدا
نەوەی نوێیە هەڵوێستا من بەرەیگەلە لێرە لا يزال چەند سەعات و کات ماوە ئێستاش ماوە تا 22 مانگ درێژ کرایەوە وە قسە هەیە تا 28 درێژ بکرێتەوە تا ئێستا کۆمیسیۆنە ینی احتیمالە بەڵام دەڵم کێشش لە نێوان ئەو حزبانە هەیە ناتوان ئێستا کۆش ببنەوە نا گفتوگۆکان بەردەوامە شەر نییە بە کۆبوونەوەی ڕاستەوخۆ بووی لە ڕێگای تەلەفۆناتە پەیام بردن و پەیامهێنانە ناتوانین بڵین گفتوگۆکان ئێستا ئەگەر سبەی کۆبنەوە بکەن چی ئامادە بن هەموو ئەو لایەنانەی کە پێشتر بووین ئەوان من ناتوانم لە زیاتی ئەوە بەڵام چێ ئامادە بێ چێ ئامادانە ئێمە وەکو یەکگرت و ئامادەین تا دووە ساتەکانی کاتی تۆمارکردنی هاوپەیمانی لە هەموو گفتوگۆکان ئامادەین و مرونە شەنوێنی لە پێناوی سەرگرتنەکە ئێمە ئەوەش بڵێم ئێمە وەکو یەکگرت و ڕاپرسیمان کردووە ئەگەر بە تەنیاش دابەزین بچینە ناو هاوپەیمانیەتیش هەمان دەنجی خۆمان مسۆگەرە بە تەنیا بە گوێرە ڕاپرسیەکانی خۆمان و خەڵکی تریش کردوێتی ئێمە چواکورسیەکەی خۆمان دێنینەوە بەڵام ئەگەر بچینە هاوپەیمانیەتەکە هەمومان براوە ئەبین لەوانەیە ئێمە وەکو یەکگرت و کورسی زیاتر بهێنین لایەنەکانی تریش هەروە بۆیە ئەگەر لستەکە دروست بێ هەموو وینی نەبین هەموو براوین ئەمما لە شکستێنانی لستەکە لەوانەیە هەرێ باشەکان بە مای خۆی دەرچێتەوە ئێمە ینی مای خۆمان کە چوار کورسێ بیهێنینەوە ئەوە باشین ینی زەرر ناکەن ینی ئەوەیە زەرر ناکەین بەس کە پێک بێت قازاجەکەین بەڵام لەوانەیە لایانی تر زەرر بکات ئەگەر پێک نێت ئەوەندەی کە لێت دیارە بەڵێ ینی کۆبنەوەکان ڕوون و ئاشکران ئەم یەک لیستە پێک دێت ئێستا پێکهێنانەکەی لاوازە فرسەتی پێکهێنانی لاوازە لەبەرەوەی هۆکار هەیە تاوان من بەشێکم وت هۆکاری تریش هەیە کە نامەوێت لێرە بیڵێم ئەزانم بەس نامەوێت بیڵێم لە پێناوی ئەوەی کە بەڵکو لەو کاتی کەماوە بتوانین وەکو بڵێ ڕزگاری بکەین پێکهێنانی لستەکە چونکە بەڕاستی ئێمە بەبەسمانە پێچی بهێنین چونکە پێمان وایە خەڵکی لە هەرێمی کوردستان بێهیوا بووە لە چوونە سەر سندوق گوتارێک شتێک ئەدەبیاتێک بڵاوەکرێتەوە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و تا خەڵک بێئومێد بێ لە هەڵبژاردن کە ئەمە بە هەڵەی ئەبینین دەمانەوێت ئومێدێ بکەین بەم خەڵکە بڵێن فەرموو ئەوە جگە لە پارتی وێچێتی هێڵێکی سێهەم بەرەی سێهەم هەیە ئۆپۆزیسیۆنە دەنجی ناڕازیە ئەگەر ئێوە ئەتانەوە گۆڕانکاری ڕووبدا فەرموو دەنجی پێ بدەن زۆر زەرگلەیتان لێچێتی و پارتێکە لەسەر پلە و پۆست و ئەمانە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرچاو ناگرن بەڵام ئەوە بینین لایەنەکانی ئۆپۆزیسیۆنش لەسەر کورسی و ئەمانە ڕێک ناکەون بێکلیز بەشداری بکەن وایە یان نا ئەو قسە ڕاستە ئێمە ئەڵێن ئێستاش گلەیمان هەیە لە پارتی وێشێتی کە زیاد لە 30 ساڵە دەسەڵات و داهات لە کوردستان بەڕێوە ئەبەن زۆریمانوان ئێوەکوان من ڕوونکردنەوە بۆ ئەڵێم ئێستاش و لە ڕابردوو ژوابوون ئێستا ژوان پێم وایە لە داهاتوو شەروا ئەکەن باشە گریمان ئەوانوان ئەوەی ئێمە شتێکی باش نییە کەوایە بەڵام ئەوەی ئێمە جیاوازیەکەی لەوەیە ئێمە دەسەڵات و پارەی تێدا نیە تا لەسەری ناوخۆ پۆستەکانی شتی معنەوین یعنی سەرۆکی باشی نەنا تۆ گوێ لە برات بگرە سەرۆکی قەوارە پۆستێکی معنەویە کە لەوانەیە سەرۆکی قەوارە لە ئێمە بێت یان لە لایەنەکانی تێدەڕکەون مادەم معنەویە ڕکەون ئەو پاڵێوراویش نابێت من دڵڕاویش نابێت سەرۆکی قەوارە کە ئەبێ یەکێ بێت لە سەرۆکی حیزبە سەرۆکیەکانی ناو ئەو هاوپەیمانیەتیە زۆر باشە ئەم پاڵێوراویش نابێت وتە بێش پاڵێوراو نابێت لەوانەیە بۆ چێشتان لەسەر چییە؟ ئێمەش پرسیارەکەم ئەوەیە ئەسڵ ئەوەیە کە ڕێککەوین گفتوگۆ بکەین ئەم کێشانە بەلاوە بنین چونکە بەڕاستی ئەوە گلەیەکە ئێمە خەڵک کە گلەیەکە لە پارتی وێشێتی هەمان پرسیار و گلەیش دێتە سەر لایەنەکانی تر کە بۆچی ناتوانن بەرەیەک پێک بهێنن بۆ ئەوەی وەکو ئومێدێک بخێ بەردەمی خەڵک دەنجی پێ بدات پرسیارێکی جددیە زۆر سپاس بۆ بەڕێز سەلاحەدین بابەکر کارگەر مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لەگەڵمان بووی سپاس زۆر سپاس کاک سەلاحەدین مەمنون